بەڵێ ئەتوانین بڵین ئێستا حالیان خواستێکی زۆر هەیە لەلایەن خانمان و لەلایەن پیاوانیشەوە بەدڵنیایە حتاوای لیاتۆ لە تەمەنی هەرزەکاریشە خواستی زۆری لەسرە. ئەمڕۆ ئێمە وەرشۆپێکی تایبەتمان هەبوو لە ئایتۆک مێدێکسەکەیە سەبارەت بە بەکارهێنانی لەیزەر بۆ لابردنی مو لە جستەیە و لە ڕوخساریشە. طبعاً لەیزەر تقنیەی لەیزەر چەند جۆرە لەیزەرێکمان هەیەکەوە کار لێکی لەسەر سەلکی مۆکە ئەبێ سەلکی مۆکە بە گەرمای لەیزەرەکە تێک ئەشکێنێ و هەندی حاڵەتیشمانەیە لە جۆرە لەیزەرەکان جیاوازەکانی وەکو ئەندیاگا کار لەسەر مولولەی خوێنی ئەو مولولە خوێنەی کە ئەچێ بۆ ناو سەلکی مۆکە کار لەسەر ئەوواکەواتە بە دوو میکانیزم ئەتوانین ئێمە مۆکان کەمکەینەوەنێ. دکتۆرە هیچ زیانێکی نییە بەکارهێنانی ئەم لیزەرە چونکە خەڵک تاکو ئێستا بەشێکی ترسی هەیە دەڵێن ڕەنگە ئەم لیزەرە بەر پێسمانەکەوێ نەخۆشێکی مەترسیدارمان بۆ زۆر سەردانیکەرانیشمان هەیە ئەو لە وەرشۆپەکەشا باسی ئەوە کراکە ئەمە کارسینۆجینیک نییە واتە موسەرتەن نیە و شەرپەنجە دروست ناکە بە دڵنیایەوە شەرپەنجە دروست ناکە بە پێچەوانەوە ئامێرانەی ئێمە بۆ نمونە لە سنتەرەکەی خۆمان بەکارێنین FDA ئەپروڤی هەیە لە سەحەتی سەلامەتیە FDA ئەمریکی هەیە کە سەلامەتە تەندروستە بۆ هەموو جۆرەکانی پێست کێشەی نییە بە دڵنیایە و هیچ کێشەیە دروست ناکە بەڵام تەبعاً ئەگەر تۆ ئامێری باش بەکارهێنی ئەگەر ئامێری خراپ بەکارێنی احتیمالی سوتانن زیاکەی بەڵام بە هیچ جۆرە احتیمالی شەرپەنجە لە هیچ جۆرەکانیانە ئیسپات نەبووە. دکتۆرە ئەمێ بزانم پیاوانیش بە هەمان شێوەی خانمان خواستیان زۆر لەسەر لیزەرکردنەیە؟ بەڵێ بە تایبەت خاصەتەن بۆ منتیقەی گوپەکان یانیان بۆ ژێرملیان یان هیوا هەیە ڕاضیە ئەسلیتە پێویستی بەوەی حتا جستەی یعنی قۆڵ و بنباڵ و ئەوانەشی مۆکە کەم کاتەوە چکە جاری وایە نەخۆشیێکی پێوتێ ئیلتیابی سەلکی مو لە پیاوانە زۆر ڕوئایە لەبەرەوە دووچاری ئەو کێشەیە نەبنەوە یان حاڵەتێکی زۆر دەگمەنمان هەیە کە پێی ئەوترێ پایلۆنی دڵ ساینەس یعنی ناسوور لە پیاوانە زۆر ڕوئایە منتیقەی کۆمیان ئەمە زۆر کاریگەری لەیزەر لەسەری زۆر باشە چکە تەنها لەیزەر ئەو وەزع هەندێک جارێک چەند جەرسەیە کاریگەری ئەم لیزەرە لەسەر مۆکانی جەستە دەرەکەن وەکو باسمان کرد ئەگەر ئامێری باش بەکاربێنی لە هیچ جەستەیە باسەکەین بەلایەنی زۆرەوە گاتە 4 بۆ 5 لەو حەدای تر ئەیوەستێنێت مۆکان بە تەواوەتی تەنکەکاتە و کەمەکاتەوە بەڵام هەندێک ئامێر هەیە زیاتری ئەوێت. دکتۆرە پرسیارێکم هەیە و پرسیاری زۆرینەی خانمانیشە دەڵێن پێشتر کە لیزەرمان بەکارهێنا و مویەکی کەم و نەرممان لە دەموچاومان هەبووە دوای لیزەرمان بەکارهێنا و موی دەموچاومان زیای کردووە و مۆکەشمان ئەستور بووە ئەمە هۆکارەکەی پرسیارێکی زۆر جوان و زانستی بوو چونکە زۆربەی حاڵەتەکان ئەمە ڕوە ئەمە خەتای یەکەمیان کەسەکە خۆیەتی دووەمیان ئەو سنتەرەی کە بۆ یەکە ئەبێ ئەو موانەی کە نەرمە کە پێوتێ ڤیڵەس هێر لە عیلما ڤیڵەس هێری عیموویەکی مناڵانە و بەیبیهێری هەیە ئەم کەسانە بۆیان نییە لەیزەرکەن من لە مواقعی سوشال میدیاکانی خۆمە ڤیدیۆیەکی تایبەتم هەیە سەبارەت بەو مۆزوعی کە شتێک هەیە پێوتێ پارادۆکسیکەل هایپەرترایکۆسس لەگەڵ ڕێزی زۆرم ئەگەر تۆ بە ناپرۆفشنەڵی ئیش بکەی ئەو شتت لێ ڕوئایە بۆیە ئەبێ سنتەری باش هەڵبژێری چونکە ئەمە لە کاتێکا ڕوئە ئەگەر مۆکە زۆر تەنک بێ ئەو لەیزەرەکە لێ ئەیە هیتی لەیزەرەکە کە ئەچێتە ژێر پێستەکە لە جیاتی ئەوەی مۆکان کەم کاتەوە بە پێچوانەوە زیادیەکە بۆیە وا باشرە و کەسانە لەیزەری هەیە ئەگەر ئەم لیزەرەی بەگێرەوەی تازە هەڵەکەی کردووە کەسەکە بێت دووچاریەوە بێتەوە چەند مانجارێ لەیزەرەکە کاتەوە یان تەکنیکێکی تر هەیە کە پێوترێ بلیچن هێر یعنی مۆکە زەر دەکەی بەبێ ئەوەی مۆکە مشکلەی بۆ دروستکەی ئەوەش لەوانەیە چارەسەرێکی تر بێ.